سڵاو ئێرە یەکێکە لە کەمپەکانی سنووری پارێزگای هەولێر. هەڵبەتە بە پێویستمانزانی بەرنامەکەمان و تەلبەنی بەرنامەکەمان بەرینە هەموو ئەو سوچ و قوشبنانەی کە لەم وڵاتە زوڵمێکی تایە، کە لەم وڵاتە بە دیاردێکی ناشرین باسەکرێت. ڕەنگە کاتەکەی درەنگ بێت کامێراکانمان باش سەقفی ئەو ماڵانە نەبینێت. ئێمە لەم بەرنامەیە باسیەوە ناکەین کە پرۆژەی خزمەتگوزاری چۆنە. بەداخەوە دووبارە لەم بەرنامەیە باسیەوەکەین کە لەناو ئەم کەمپانە قوربانی یەکەم و ئەو ئینسانانی کە بە کامەڵی غەدریان لێکرێ و غەدریان لێکراوە و پاژماوەی نیەتە خراپەکانی داعشن بەداخەوە خانمانن. بەر لەوەی میوانەکانم بناسێنم، پێم خۆشە پاکێجێکمان دروست کردووە لەسەر چەند خانمێک کە قوربانی دەسی نیازە گڵاوەکانی داعشن بە ممارەسەکردنی پرۆسەیەکی جوانی خێزانی کە لە دنیاە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکە بۆ دروستکردنی ژیان، بەڵام بۆ بەشێک لەم خانمانە پرۆسەیەک بۆ دەستپێکردنی مردنێک بە زینووی. با بینەربین و ئەو کاتە دەسەکەینەوە بە ئەو ئازارانی کە لەژێر ئەم سەقفانە هەیە. فەرموو. موالیدێم 2002 ئەمرێم 14 بووم زەوار ئەز مێر کرد و پشتی 2 ساڵ زمام بەردان بەر ئەز هاتم vê dekez mecbûr bûm û ev nasîbê min wilo bû ji ber ez hatim vî beledî ev beled wilo bû. لەدایکبووی ساڵی 1996م ئەو کاتەی شوم کرد 15 ساڵ بووم. 5 ساڵ لە پیاوەکەم گەورەترم. لەدایکبووی ساڵی 2004م تەمەنم 15 ساڵەوە مانگێکە شوم کردووە. لەدایکبووی 2003 و پیاوەکەم تەمەنی 37 ساڵە. بارزی خۆم شوم کرد. بەڵێ پیاوەکەم زۆر لە خۆم گەورەترە. ji dayikbûyê 2001-anım. Ev meheke min şî kiriye. Heta niha min çi pirzgirêk nînin. Dema min şî kirî temenê min 16 sal bû. مواليدي من نوت وحفتة از عمرين 15 بو ام زواج كر وكتم 16 داز هاتم بردان از خوازم دنگي خو بگهنم هر كچكا و ديو بابجي تجا كچي خولي دا عمرك بچوك ده بلا من زوجن مير نكن لانه تشكي فهم ناكن بەداخۆ خۆشحاڵم کە ژاڵهادی جێگری سەرۆکی لیژنەی داکۆچیکردن لە مافەکانی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان ئامادەیە. زۆر بەخێربەی. ڕەواج حاجی بەڕێوەبەری ڕاگەاندن و توێژینەوە لە دەستگای خێرخوازی بارزانی جەنابی شێ بەخێربەی. سەید ئەحمەد کەپرانی مامۆسای ئاینی جەنابی شێ بەخێربەی. سەید ئەکرەم زۆر سپاس. ببوورە سەید ئەکرەم کەپرانی داوای لێبوردن جەنابی شێ بەخێربێت. زۆر سپاس. ئازێتان کێشا ڕەنگە شوێنەکە وەکو پێویست نەبێت بۆ دروستکردنی بەرنامە، بەڵام لەبەر ئەهمیەتی بابەتەکە و لەبەر ئەو ئازاری کە لەناو ئەم کەمپانە گوزەرێ بەدەر لە ئازارە خەدەمات و بەدەل لە ئاو و کارەبە و ئەم شتانە ئەو دیاردانش لەم کەمپانە گوزەرێ. خانم با لە تۆ دەست پێ بکەم. بەڕەوایە بینی ژیانی ئەو خانمانە؟ سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و مێرەبان بەڕاستی مەساتە، یعنی زۆربەی ئەوانە کە لەو ژیانەدا دەژین هیچ کەس پێی خۆش نییە ئەو شێوازە هاوسەرگیریە بکات لە تەمەنێکی وازوو و هیچ کەسیش پێی خۆش نییە ژیانێکی ئەوە باتە سەری و دوایی زەواجش لەگەڵ چێ پرۆسەی هاوسەرگیری کە لە ڕووی شەرعیش و لە ڕووی قانونیشەوە پرۆسەیەکی پیرۆزە
بۆ ئەوەیەکەوە تو خانەوادەیەک پێک بینی خێزانێک پێک بینی بۆ یەکەوە تۆ مافت بۆ دابین بکرێ بۆ ئەوەیەکەوە ژیانێکی خۆش بەختەوەر ببیتە سەری بەڵام بەڕاستی ئەوە وەکو دەڵێ ناچاریە لە ژیانێکی ناخۆش بەرەو ژیانێکی ناخۆشتر ئەوانە وەکو دەڵێ جا ئەگەر بە زۆر بێ بە ئارەزوی خۆیان بێ بە هەر شێوازێک لە بەشێکیان ینی ئەتوانی والێکی بیتوانی دوو جار ئاوارە بوون جارێک ئاوارە بوون لە ماڵ و حاڵ وڵاتی خۆیان جارێکی تریش ئاوارە بوون لەناو خودی خۆیان وەکو کەسایەتی لە داخلی خۆیان من ئێستا کە لە ڕێگا بووم لەگەڵ مامۆستا باسی ئەوم کردگوتم ئەوانەی کەوا زوو پەنابەر بن چ ئاوارە بن چه هەوڵاتی ئاسایی هەرێمی کوردستان و عێراق بن کاتێکەوە زەواجی لە تەمەنی زووتر لە بۆ دەکرێت دوو جار تونند و توێژی ئونفی بەرامبەر ئەنجام دەدرێت جارێکەوە بە زۆر زەواجەکەی بۆ دەکرێت کە بە ناچاریە لە بەروی ژیان و گوزەران و معیشەتەکە وای خواستیە هەرێکە زروفی ملا بەساتی خۆی هەیە ینی نابێ ئەوەمان لەبیر بچیتن ئێستا ئەگەر لە ناچاری نەبی هیچ دایکێک و هیچ باوکێک تەسەور ناکەم ئەوە بەدەستی خوان کچەکەی خوانیان کوڕەکەی خوان و بە تایبەتی کچەکەیان ینی بەداخەوە هەر حاڵەتێکی نائاسایی ڕوو لە وڵاتان بکە و ڕوو لە عێراق بکە و ڕوو لە هەرێمی کوردستان بکە زەرمەندی یەکەم تێدا ژنە دواتر منداڵانن ئەوان باجە قورسەکە دەکەوێتە سەر شان و سەر ئەستۆی ئەوان و بە تایبەتی ژن لە عێراقدا یعنی دەتوانم بڵێم لەوە تای عێراق هەیە ژن خۆشی لە عێراقدا نەدیتە بەردەوام جەنگ بۆ بەردەوام شەڕ بۆ بەردەوام حیسار بۆ بەردەوام قەیران بۆ هەموو ناڕەحەتی و ناخۆشیەکانی دیتە کۆچڕەوی دیتە هەڵاتنی دیتە وڵاتانی دیتە و زەرمەندی یەکەم تێدا ژنانن دواتر منداڵن وەجاری دوو مشکاتێک ئەو زەواجەی بە زۆری بۆ دەکرێت زۆر جاروێ ئەو ژنانە کە بە ڕەزامەندی خۆیان نینیان ئەو کچانە کە ڕازی نین زەواج بکەن بەڵام زروف و ملابەساتی و هۆکاری خۆیان هەیە جاوتە هەندێکیان کە دڵێن بە ئارەزوی خۆمە دڵنیام کە بەڕغبەتی خۆی زەواج لەگەر کەسێکی لە خۆی بەتەبەنتر ناکات ئەسانی هیچ منطقیتیان هیچ منطقێکی تێدا خۆی 15 ساڵ بێ و مێردەکەی 37 ساڵ بێ تو تەنانەت کاتێک کە مەسەلەن چەند ساڵێک ئەگەر 10 ساڵ پیاوەکە لێت گەورەتر بێ ئەو جیلێکە تۆش جیلێکی نەوەیەکەی تێک لێک تێگەیشتن تەفاهم وە کە جاری دوم کە گوتم تونند و تیژ عنفی بەرامبەر ئەنجام دەدڵێ دەدرێت کە بەڕاستی کاتی لە شەوی گواستنەوەکەیتی لە شەوی ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیریەکەیە یعنی زۆربەی ئەو ئافرەتانە لەگەڵ ڕێزم ئێمە لە پەرلەمان کەیسمان دێتە لای پێش پەرلەمانیش لە ڕێکخراوی ئێمە وەکو ڕێکخرا و بەرپرسی ڕێکخراوی خوشکان کارمان کردەوە چاڵاوان بووین لە باری لە بواری ئافرەتان کەسی زۆرمان لە بوارە هاتیتە بەردەستی کە ئەم کچانە تووشی حالەتی بۆی کە سەرجەیان لەگەڵ بکرێت تووشی حالەتی اقتصاد دەبی لە بەروی کە لە بەڕەزامەندی خۆی نەبوو ئەوە دەچێتە بابی اقتصابەوە ینی بەڕاستی کە بەداخەوە دووجار جا دواتریش کۆمەڵێک معانات کۆمەڵێک گرفت تۆ وەرە خۆت لە ژیانێکی ئاوا بە لە ئاوارە بە و لە کەم بە و لە ژیانێک لەناو ئەو گەرمایە مافەسەرەتاییەکانی ژیانت نییە کە بۆ دانراوە جاتۆ وەرە بڕۆ لەم ژیانە بڕۆ ژیانێکی کە مەسئولیت بێ خەسەرشانت بەداخەوە لەو تەمەنە زووە هێشتا لەو تەمەنە کچەکان تا ئێستا شەر ئەگەر نانیان نەدەیتێ نانیان بۆ دانە نێدایک و باوکەکە ئەوانەی کە کچیان هەیە هەست بە معاناتە دەکەن لەوانەیە ناز بکە فرمێسک لە چاوەکانی بێتە خواردەی من لە مەکتەباتی هێشتا نانەکە حاضر نییە یا لە کۆڵانەکان هێشتا گەمە دەکا یاری دەکا جاتۆ وەرە زەواجی بۆ بکە لە ژیانی چی قوربەسەری و ماڵوێرانی دەڵێم بی بەوە ژیانێککە کە بەڕاستی ماڵوێرانی ترە جاوەر بە هاوسەر مەسئولیەتی پیاوێک و خانەوادەیەکی لەسەر سەرتەوە بێ دوایی ببە بەدایکیشەوە یعنی بەڕاستی قورسە لە بۆیان بەداخەوە ڕاستە قورسە کاگڕەواچ جەناب بەدوەکو بەرپرسی ڕاگەاندنی دەستگای خێرخوازی بارزانی یەکێکن لەو ڕێکخراوانەی کە زۆرترین چالاشی و زۆرترین مانەوەتان هەیە لە کەمپەکانی کوردستانە بەگشتی هەڵبەتە ئەم قسانەی کە یکەم مەبەستم ڕاستەوخۆ ڕێکخراوەکەی جەنابتان نیە بەڵام ڕێکخراوەکەی ئێوەش بەپی ئەو پێگەی هەتانەوە بەپی ئەو خزمەتی کە یکەن ڕەنگە پشتی شێرتان بەرکێ بەشێکی زۆر خەڵک پێی وایە کە ئێوە تەنها ئاگاتان لە ورجی ئەم پەنابەرانەیە یا ئەم ئاوارانەیە ئاگاتان لە دیوە کۆمەڵایەتەکەیان نییە ئەمە ڕاستە؟ سوپاس تەبیایی لە کاتی ڕوودا و جەنگەکان زەرمەندی یەکەم منداڵان و ئافرەتان باش ئەوەی ئێمە لەو ڤیددیۆیە بینیمان ئەوانە منداڵ بوون پێش ئەوەی بڵێن ئافرەت بن چون هەمویان لە 14 و 15 ساڵی بوون تەمەنێک نییە کە بتوانیتن خێزانێک دروست بکاتن و منداڵێکیش پەروەردە بکەواتە منداڵێک پەروەردە بکاتن ینی بەڕاستی کارەساتێکی گەورەیە ئەمە نە کارەساتێکە تەنها لە ناوچەکە هەیە کارەساتێکی جیهانیە بەپێی ئامارەکان لە دوو چرکەیەکدا منداڵێک بەشوو دەدرێتن
واتە کەسێکی خوار 18 ساڵ لە نێوان دوو چرکەدا بەشوو دەدرێتن. ئامارەکان بەڕاستی خەم ناکەن. لە ساڵێکدا 12 ملیۆن منداڵی خوار 18 ساڵی بەشوو دەدرێتن. واتە ئەمانە لە داهاتوودا کۆمەلگایەکی زۆر ئاڵۆز دروست دەبن بە حکمی ئەوەی کە ئەو منداڵە ناتوانانی منداڵێک پەروەردە بکات، ناتوانێت ژینگەیەک دروست بیتن لەو خێزان و کۆمەلگایە کە لە داهاتوودا پشتی پێ بەسرێتن و کەسانێک پەروەردە بکەن سوود بە کۆمەلگاکە بگەینن یان کۆمەلگایەکی ساخ و سالم دروست بیتن. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی جگە لە ئەو سێکتەرانەی کە کارمان لێ کردووە بە تایبەتی ئیدارەدانی کەمپەکانە، خۆراکە، بابەتی تەندروستیە، هەموو سێکتەرەکان یەک بە یەک کە ئیشی لێ دەکەین. ئێمە سێکتەری پەروەردەشمان هەیە کار لێ دەکەین بە جددی و سێکتەری پرۆتەکشن تایبەت بە سێکتەری پەروەردە لەلایەنی تەوعیەوە یان ینی پەروەردەی مناڵیان لەلایەنی تەوعیەکردنی ئەتوانین ڕوونە جەنابی شدوتە ینی قوربانی یەکەم لە دوای ڕووداوی جەنگ و لە شەڕەکانە مناڵ و ژنن بەڕاستی و جوانیشە فەرموکەوتە ئەمانە ینی هەر مناڵە ئەتوانی بڵێ جارێ ژن نین ینی جارێ کامەڵ نین بەڕاستی. ئایا تەوعی کە سوکاری ئەمانە ئەکەن مەسەن تەوعی مێردەکانیان ینی تاوەسا بەشێکیان ژیانیان لەگەڵ مێردەکانیەتی ئێستا ینی تەوعی ئەو ژیانەکەن تەوعی نەوەی گوزەرانیانەکەن یا هەر ئاگاتان لە نزبەی شەکر و چاو برنج و شتەکانیانە. خۆشبەختانە لە یەکەم هەنگاودا لە سەرەتای دروستبوونی کەمپەکان بەداخەوە کە کەمپەکان لە بارودۆخێکی ناهەموار دروست بوون لە ساڵانی ڕابردوو ئێستاش کە خراپتر تێدەپەڕێتن. دەستگای خێرخوازی بارزانی بڕیارێکی درستیدا لە دروستکردنی سنتەری ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ئەم کەمپاتیەتی ئێستا لە هەموو کەمپەکانی پەنابەرانی ڕۆژئاوە و کەمپەکانی ئاوارەکانی عێراقی ئێمە 19 سنتەری ڕۆشنبیری و کۆمەڵایەتیمان هەیە کە خاوەنی بارگای تایبەت بە خۆیانن. ئەم سنتەرانە بوونە ناوەندێک بۆ نەک تەنها بۆ خەڵکەکە و بۆ ئێمە بەتەنها هەموو ڕێکخراوەکانش لەو سنتەرانە کار دەکەن بۆ ئەوەی بتوانین پێکەوە خەڵکانێک پەروەردە بکەین لە داهاتوودا لە هەندێک بابەتی کۆمەڵایەتی دووریان بێخینەوە بە تایبەتی ئافرەتان و منداڵان. ئەم سنتەرانە لە دوو بواری سەرەکی ئێش دەکەن کە سێکتەری پەروەردەیە و سێکتەری پرۆتەکشنە کە پاراستنی منداڵان و ئافرەتانە. ئاستی هۆشیاری کۆمەڵایەتی بەرز بێتەوە لە ناو کەمپەکان لە ناو پەنابەران و ئاوارەکان یەکێک لە بابەتە سەرەکیەکان ئەمەیە کە کێشەیەکی گەورەیە لە داهاتوودا باشە هەست بە نەتیجەکان یەکەن ینی پێش داخڵبوونی ئێوە و پێش دروستکردنی ئەو سێکتەرانی کە باسی کرد ڕێژی توموتیژیە ڕێژێ ئەو ڕێژێ و باسی ئەو باسی کە باسیەکەین ینی بەشودانی پێشوەختە و ئەو شتانە کەمی کردووە بەپی ئێمە ئەمارەکان ئەگەر ناتوانین بەراورد بکەین گۆڕانکاری بارودۆخەکان زۆر جار ئەم پێشبینیانە بەرەو خراپتر دەڕواتن کە سەر ڕای ئیشکردنی ئێمە و دەیان ڕێکخراوی ترش لە کوردستان بزگە لە ڕێکخراوە ناوخۆیەکان ڕێکخراوە جیهانیەکانش لەم بوارە زۆر ئیش دەکەن بە حکمی ئەوەی جگە لەوەی کە ئێمە لە سێکتەرەکان ئیش دەکەین ئێمە ئیدارەدانی کەمپەکان لە سنووری پارێزگای هەولێر لەگەڵ EJCC و UNHCR ئیدارە دەکەین لە ناو کەمپەکان ئێمە دەبینین حاڵەتەکان بەرەو کوێ دەڕۆن یعنی زۆر جار بە پێی گۆڕانی بارودۆخەکان لە کوردستان و لەو شوێنانەی کە ئاوەرەکانی لێ هاتوونە گۆڕانکاری بەسەردادێتن دوای گەڕانەوەی خەڵکەکە بۆ مووسڵ دووبارە ئاوارەکان دەگەڕێنەوە کوردستان دووبارە ئاوارە دەبنەوە ئەوە وا دەکاتن کە ئەم حاڵەتانە زیاتر بکات خەڵکەکە نەتوانێتن کچەکانی خۆیان بپارێزن لەوێ منداڵەکانی خۆیان بپارێزن. دەستخۆش مامۆسا ینی جایزە لە ڕووی دینیەوە ڕاستە بەداخەوە بە جۆرێک ئێمەش تووشی ئەم ئاوارەیە بووین ینی باشووریش توش بووین بەڵام خۆشبەختانە ساڵینەوە یەک ماوەکەی زۆر نەبوو بەڵام ئەگەر مرۆڤ باباسی کورد و باباسی عەرەب و باباسی ئەو باسی هیچ قەومێتێک نەکەین بەڵام مرۆڤ کاتێک کە لە ئاوارەیە ئەبێت ڕاستە ینی ژیانی ئاوارەیە بەڵام لە ڕووی دینەوە ئایا شەرعیە و ینی شوزانم کچی خۆت هەڕاجکەیت یا کچی خۆت لە کۆڵکەیتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی بینەرانی کەناڵی 24 ئەوەی بینیمان بەڕاستی ئەو دیمانانە ناخەژێنن بەڵام دەبێت ئەوە بزانین ئەمە تەنها لە سووسێکی ئەم دنیادا نییە بگرێ لە تەواوی دنیادا ئەمە دیاردەیەکە لە هەموو شوێنەکان جا ڕەنگە لە شوێنێکە بۆ لە بۆ شوێنێشتر زیاد و کەمی تێدا هەبیتن باش
ئەگەر لە ڕووی دینەوە تەماشا باسی دۆخی ئاوارەبوونەکەی ینی ڕەنگە لە دەرەوەی ئەم کەمپانە لە شاری هەولێر لە شاری سلەیمانیش ئەم ڕووداوانە هەیە بەڵام لە کۆتاییە ئەم غەدرە یعنی کەژاڵخان لە شاری خۆتا بەرامبەر بکرێت ڕەنگە تۆزێک جورعەکەی سوکتر بێت لە ناو کە سوکاری خۆتاوی بەڵام سیرەکەی خانمێک ژنێک برای کوژراوە باوکی کوژراوە دەربەدەر بووە و سەرڕای ئەمەش داغڵی پرۆسەیەکی ترسناکترە کرێ بەڕاستی ئەوەی لەم سوچایە ئەوەی کە ئاوارە بووە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان کە ناخۆشی و نەهامەتی بینی بێتن هەز بە دەردی و ئاوارانە بکاتن کە ئێمەی کوردیش وەکو جەناوت باس کرد ئاوارە بووین ئاوارەی شوێن و شوێنەکانی تر بووین ئەلبەتە ئەمە ئینسان کاتێک ئاوارە دەبێتن دوور دەبێت لە خاک و نیشتمان و زێدی باو باپیرانی هەز بە غوربەت دەکاتن بەڵام لەوەی غوربەتر ئەوەی کەوا زوڵمێکتن لێ بکرێتن کە خۆت ناچار بیتن یاخود ناچار بکرێت ئەوەی کە دەبینین بەڕاستی ئەو بابەتێک کە جەناب هەڵبژاردووە دەستەکان خۆش بێتن لەبەرەوەی حاڵەتێکە ڕەنگە نەبێتە دیاردە تاوەکو ئێستاکەەوە ئمە بینیمانە و بیستیمانە لەناو خەڵکە بەڵام شتێکی ناخۆشە ئەگەر لە ڕوویدینەوە تەمەشا بکەینێ کاتێک کەسێک ئاوارە دەبێت لە باتی ئەوەی کەوا تۆ یارمەتی بگەیت دەستی بگری و ببیتە پەنا و پەناگەیەکی باش دڵی بدەیتەوە شوێن و مەکانی باشتر بکەیت و چاکتر بکەیت بۆی کەوا دەردی غوربەتی لێ دوور بکەوێتەوە ئەمە بە فرسەت وەربگری بۆی کەوا جارێشتر ئاوارەی بکەیتەوە لە ناخی خۆیە پرۆسەی زەواجە پرۆسەیەکی پیرۆزە هەم لە شەرع هەم لە قانونە باسی لێوە کراوە و لە قورئانی پیرۆزە کاتێک باسی پرۆسەی هاوسەرگیری دەکرێتن خی گەورە بە یەکێک لە نیشانە و دەسەڵاتەکانی خۆی باسی کردووە خی گەورە دەیەوێت کاتێک لانەیەک دروست دەبێتن پڕ بێتن لە محەبەت و لە خۆشەویستی وجعل بینکم مەودەة وەڕەحمە بەڵام ئەوەی کە دەبیرین بە تایبەتی لەو دیمەنانەی ئەوانەی کە باسییان کرد لە تەمەنێکی بچووکە شویان کرد یا خوژنیان هێناوە ڕەنگە نەتوان ئەو لانەیە دروست بکەن کە پڕ بێت لە محەبەت و لە بە خۆشەویستی بۆ لەبەر هێشتا خۆیان پێنەگەیشتون هێشتا ئەوان تەمەنیان بچووکە منداڵن لەبەر حەزی نێرینەیەک تەسحێ بە خۆیان ینی هەر ئەوەیە ینی ڕەنگە پرۆسەکە هەر کۆ بێتەوە لەوە نێرینەیە ڕەنگە هۆکار زۆر بیتن سێکس بکات بە حەڵاڵی ڕەنگە هۆکارەکان زۆر بێتن ئەگەر لە درێژەی بەرنامەکە باسی بکەن لەبەرەوەی هۆکارەکە هەر ئەوە نیە بابەتی حەزی سێکسی بێتن ڕەنگە کات کەسێک ناچار بێتن ئەویتریان قەرزارە ئەویتریان مەجبورە ئەویتریان غەدری لێسا جەناب بدوتە ڕەنگە نەبوو بێ بە دیاردە ڕاستە ڕەنگە دیاردێکی زەق نەبێت بەڵام بەشێک لە لەو ڕیسێرچ و بە دوواداچوونانی کە کردومانەوە کوردستان 24 ینی ئێستا لە دەرەوەی کەمپەکان خەڵەکەیە کە ئەو ئافرەتانە ئاخوازن کە لەناو ئەم کەمپاناژین لەبەرەوەی کە احترامەن لەگەڵ ئەو پەری ڕێزمانە یعنی بە زمانی ئەوانەوە قساکەین لەبەرەوەی کە تێچۆکەیان تێچوێکی کەمە و بەوتەی خۆیان ینی لەگەڵ ڕێزما ینی ئەمێوەکو خۆی قسە بکەم ینی هەرزانەکەوێت لەسەر ئەوان ینی وا قساکە نێمان دە کەسمان تەلەفۆنمان بۆ کردوون کە ئەم پرۆسانیان مارەسە کردو هەڵبەتە کەسیان ئامادە نەبوون بێن بەڵام قسەکان ئەوەیە هەم لە ڕووی خێزانیەوە ڕەنگە ژنی دووەمی لێرە بێنێت خێزانی یەکەمی پێی نەزانێت و لە ڕووی تێچووشەوە بۆ ئەو شتێکی وای تێناچێت بۆیە ینی لەو ڕۆ بۆ بە دیاردا تقریباً ڕاست دەفەرمین کە خۆم یەکێکم لە ئەندامانی لیژنەی ئاشتەوایی لە دادگای هەولێر ئەو کەیسانە گەلک زۆر کە کابرا ژنی دووەمی هیناوە بە تایبەتی ئەوانەی ئاوارە بووینە لەبەر ئەوی زروفەکەی وان ئەو هایە بۆ شێوازێ ئەگەر کەسێک داخوازیان بکاتن جا لەبەر زروفی باری مادی بیتن یاخود ناچار بن یاخود لەبەر بابەتێکی تر بیتن شویان کردو و ڕەنگە ببوونە مای ناخۆشی و نەهامەتی هەم لە بۆ خۆیان هەم لە بۆ خێزانێکی تر ڕاست ئەمەیان کە باز دەکرێت ئێستا لە ئەو نمونانێک کە بینیمان ڕەنگە ئەمایان باش بێتن یاخود تەمرین مشتێکە لە خەرمانێک ئەگە تەمەشای کەمپەکانی تر بکەین کە بیستومانە بۆ نمونە ئەگەر بە یاسا کرابێتن وەکو کەمپەکانی وەکو جنوبی عێراق لەوێن دەر ئەوان یاسایان هەیە یاسای جەعفەری کە لە ساڵی ڕابردوو ئەم یاسایان تەقدیمی پەرلەمان کردکەوە بۆی بێتە پرۆژە یاسایەک بڕیاری لەسەر بدرێتن کە ئافرەت دەتوانین لە تەمەنی 9 ساڵیە شوو بکاتن یاخود باوکی بە پێما بێ خوێنەوەی یەکەمیشی بۆ کرا خوێنەی یەکەمیشی بۆ کرا بەڵام هەتاوەکو ئێستاکە نەبوویتە بڕیار کەسی بە ساڵی بە قەراری جەعفەریان ناوناوە بەڵێ خۆی مەسەبی شیعەیە ئیدیکە زۆری شیعانە لە پەرلەمانی عێراق ویسان ئەو پەرلەمانە تێپەڕ ئەو بڕیارە تێپەڕن بەڵام تاوەکو ئێستاکە تێنەپەڕی خۆشبەختانە تەمەنا دەکەین کە تێنەپەڕی لەبەرەوەی بەزەری هەموو لایەک دەشتێتەوە بەڵای بە تایبەتی قوربانی یەکەم کە دەستی ئەو بڕیارەیە بەڕاستی ئافرەتە کە خۆی هێشتا پێ نەگەیشتووە تێنەگەیشتووە بەداخەوە بەڕاستی بەداخەوە ینی بەداخەوە کە لە عێراقێکا و لە ساڵی 2010 تازە بەداسە یاسای خوێنەوەی بۆ کرێکە لە کەمپەکانی جنوبی عێراق ئەمە یاسا بێتن و ڕێی لە بۆ خۆشکرابێتن
کەواتە ڕێژێکی یەکجار زۆرە بۆی کەەوە مەسن ئافرەت لەو تەمەنێ شوو بکاتن و بە یاساژ ڕێک دەستخۆش بە هەرسێکمان هەر چوارمان باڵی ویستم بڵێم هەرسێکتان چکە خۆم بینیومە بینەری پاکێجێکی گشتی بین کە دروستمان کردووە لەسەر ئەم دیاردەیە لە جیهانە چۆنەوە بە بەراوردکاریەک لەگەڵ کوردستانە فەرموو. هاوسەرگیری لە زۆربەی کۆمەلگادا ئەو پرۆسە کۆمەڵایەتی و ئاینیە کە بەپێی گرێبەستی و ڕەزامەندی دوولایەن لە نێوان دوو کەس ئەنجام دەدرێت. زۆرجار کچ و کوڕێک دوای ڕەزامەند بوون لەسەر هاوبەشبوون و بۆ پێگەێنانی خێزانێکی نوێ دەچنە ناو ئەو پرۆسە گرنگە و هەستیارەوە. بەڵام مەرج و پێداویستی تایبەتی خۆی هەیە چ لە ڕووی تەمەن و ئاستی ڕۆشنبیری و گونجاندنی خانەوادەکانیان. بەڵام کەم تا زۆر لە ناوچەکەی ئێمە و بە تایبەتی لە هەرێمی کوردستان لە کاتی پرۆسەی هاوسەرگیری ڕچاوی تەمەن ناکرێت و ڕۆژ بە ڕۆژ دیاردەی بەشودانی پێشوەختە و کچانی خواردتەمەنی 18 ساڵی ڕوو لە زیاد بوونە. ئەماش هۆکار و ڕێخۆشکەرە بۆ چەندین گرفتی کۆمەڵایەتی و خێزانی. بەپێی یاسایباری کەسێتی عێراقی ژمارە 1970 ساڵی 1950 دەبێت ئەو کەسەی هاوسەرگیری دەکات تەمەنی لە سەروی 18 ساڵی بێت. بەڵام بەڕەزامەندی بڕیاردەری خێزان وەلی ئەمر و ئەگەر دادووە لە ڕووی جەستەیەوە کەسەکەی بە گونجاوزانی ئەوە لە تەمەنی 15 ساڵیشدا هاوسەرگیری ڕێگە پێدراوە. هەروەها لە ساڵی 2008 لە پەرلەمانی کوردستان ئەو یاسایە هەموارکرایەوە و تەمەنی 16 ساڵی بۆ هاوسەرگیری دەستنیشان کرا بە مەرجی ڕازیبوونی وەلی ئەمر و گونجانی باری تەندروستی کەسەکە. ئەمەش هۆکارە بۆ ئەوەی دیاردەی هاوسەرگیری لەو تەمەنە ببێت بە هاوسەرگیرێکی یاسایی و ڕۆژانە بە شودانی پێشوەختە دووبارە ببێتەوە و ئەمەش چەندین گرفتی کۆمەڵایەتی لە دوای خۆی جێبهێڵێت و ئەمە لە کاتێکدایە کە پەیمانە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ هاوسەرگیری لە ژێر تەمەنی 18 ساڵی قەدەخە کردووە و بەپەی یاسای زۆربەی وڵاتە پێشکەوتۆکان بە شودانی پێشوەختەی کچان دەچێتە خانەی توندوتیژی و دەستدرێژی بۆ سەر منداڵ. بەپێی ئاماری ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان تەنها لە ساڵی 2010دا نزیکەی 3000 حاڵەتی جیابوونەوە هەبووە. بەڵام لە ساڵی 2017دا ڕێژەکە بە شێوێکی بەرچاو هەڵکشاوە بۆ 6712 حاڵەت. تەنها لە دوو مانگی یەکەمی ساڵی 2018دا 650 حاڵەتی جیابوونەوە ڕوویان داوە. دیاردەی بەشودانی پێشوەختە زیاتر لە نێو کەمپی ئاوارەکان و پەنابەران بەزەقی دەردەکەوێت. بە جۆرێک لە 3 کەمپی سنووری پارێزگای هەولێر تەنها لە 6 مانگی سەرەتای ساڵی 2018دا 11 حاڵەتی بەشودانی پێشوەختە تۆمار کراوە. ئەمە لە کاتێکدایە کە چەندین بەشودانی دیکە تۆمار نەکراون و بە شێوەیەکی نایاسایی کراون. بەپێی ئاماری ڕێکخراوی یونیسێف لە جیهاندا ساڵانە زیاتر لە 12 ملیۆن کچی خواردتەمەن 18 ساڵی دەدرێن بەشوو. ڕێکخراوەکە ئاماژە بەوە دەکات ئەگەر ڕێژەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە بۆ ساڵی 2030 ڕێژەی بەشودانی کچانی خواردتەمەن 18 ساڵان دەگاتە 150 ملیۆن کەس. ئەمە لە کاتێکدایە ئێستا زیاتر لە 650 ملیۆن ژن لە جیهاندا هەیە کە بە منداڵی و بەر لە گەیشتیان بە تەمەنی 18 ساڵی شویان کردووە. دەستخۆش کاک ڕەواچ بە کورتی جوابی ئەوم بەرەوە باشووری کوردستان وڵاتێکە بۆی کە بتوانێت سەر و ملیێنێک پەنابەر و ئاوارە لە خۆی بگرێ بە تەندروستی تەبیعی ڕێژەیەکی ئێجگار زۆرە. گۆڕانکاری لە ژمارەی دانیشتوان نمونەیەکمان هەیە لە دهۆک باش کە زیاتر بوو لە ڕێژەی دانیشتوان دهۆک ڕێژەی ئاوارە و پەنابەر زیاتر بوو لە ڕێژەی لە شاری دانیشتوانی پارێزگای دهۆک. ژمارەی کەمپەکانی کە ژمارەی ئاوارەکانی ناوکەمپ و دەرەوەی کەمپ لە ناو پارێزگای دهۆک زیاتر بوو لە دانیشتوان. کێشەیە زۆر دروست دەکات. کوردستان بە خۆناغی زۆر سەختێ پەڕوە. خەڵکی کوردستان خەڵکێکی سۆز و عاتیفەیەکی زۆری هەیە. لە ڕابردوودا تووشی دەیان کارەساتی لەو جۆرە بووە. کۆمەڵایەتی بوونی خەڵکەکە و هۆکاری ئاینیەکەی دایم کولتورێکی دروست کردووە کە پێشوازی لە خەڵک بکاتن. شتێکی پێبێ
خواردنێکی هەبی بیکات بە نیوە ئێمە لە ڕابردوو ئەم ڕووداوانەمان زۆر بینیوە کە خەڵکانێک بارودۆخی ژیانیان زۆر خراپ بووە بەڵام هاوبەش بووینە لە گەیاندنی هاوکاریەکان بۆ خەڵک لە ڕێگەی ئەو کەمپینانەوە لە ساچەنی لەسەر شانی خەڵکە و خەڵکی کە بە خۆویستی هاوکاریە نێرێ بۆ ئەم کەم ئەوەی ئێمە لە ڕابرد نزبەیەکم پێ بڵێ لە ساچەنە نزبەیەک ناتوانین دیاری بکەین چون داتایەکمان لەبەردەست نییە بەڵام ئێمە لە ڕووداوەکانی ڕابردوو کە لە 2013 لە هاتنی ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان و 2014 لە شنگال ڕوویدا و ئەوانەی کە لە باشوور و ناوەڕاستی عێراق ئەو کۆچە دەستی پێکرد ئێمە بینیمان خەڵکی ئێمە چۆن پێشوازی لێ کرد یعنی ئەگەر بەهات بە خەڵکی کوردستان و کۆمپانیا و کەسایەتی و خواپێداوانی کوردستان لە ڕێگای کەناڵەکان و کەمپینەکان و مامۆستایانی ئاینی نەبووانە کارەساتی گەورە ڕوودێدا ئەو کارەساتانەی کە لە وڵاتانی دەوروبەر ڕوویداون بە تایبەتی بۆ منداڵان و ئافرەتان ئێمە نەمان بینی لە کوردستان کەسێک لە برسان بمرێت ئێمە نەمانزانیوە لە کوردستان کەسێک لەسەرما ڕق هەڵگەرێت ئەمە کولتوری خەڵکەکە باشە بەڵام لە ڕووی یاساییەوە لە ڕووی حقیقەتەوە گونجاوە ئەو لۆ دەبخەیتە سەر ئەم وڵاتە یا پلان بی چییە پلان بی نییە بۆیە ئەمەکرا پلان بی ئەوبی ئەمە بە حکوومەت لێ بگەڵن پێویست بە ئەوان جواب دەنەوە بەڵام دوو ئەو کارەساتانەی کە ڕووی داوە بەسەر ئێمە سەپێنراوە دەست خۆش منەمە لێرەوە شتێک دەمێکە جۆم لەو دەنگە نەبووە جاران شتێکمان هەبوو ئێمە بە مناڵی لە سلەیمانیەوە هەیە نازانم لێرە چی پێڵێن کە بۆڵبرینمان ئەو ناوهی هەر بۆڵبرینە تەسەورەکەم ینی ئەوەی سا دەنگی بۆڵبرینە مناڵ لێرە جارێ بۆڵبرین بەکارێنێ هیوادارم دڵیان خۆش بێت دەست خۆش سوپاس هەمان پرسیاری کات ڕەواج لە تۆکەم ئایا کوردستان باشووری کوردستان تەحملی بەخێوکردنی با بڵین ئیدارەیانی سەر و ملیۆنی ئاوارە و پەنابەرەیە سەرەتا هەرێمی کوردستان باشووری کوردستان بەخۆی هێشتا کۆمەڵک کێشەی ناوە خۆی هەیە نەیتوانێت کێشەی نیشتە جێی هاوڵاتی ئاسایی خۆی خەڵکی هەرێمەکە چارەسەر بکاتن نەیتوانێت قەیرانی داراییەکە بە پێویست چارەسەر بکە لە ماوەی ڕابردوو ئێمە بینمان خەڵکی کوردستان خەڵکە ئاساییەکە لە چەند هەمەتێک دەژیان یعنی حاڵەتی بەشودانی زواجی و بەکرد کە ئێستا زوو بەشودانی کچ لە دادگاکان ڕۆژەکەی زیادی کردبووە خۆهۆکارە داراییەکەش ڕۆڵی تێدا بنی و قەیرانە دارایی دروست بوو ئێمە بەدوا داچمان بۆ چەندەها کەیس کرد لەگەڵ داکەکانیان کە دایانگوت هەرچەندە من قەنەعەتیشم پێی نەبوو هۆکار بەڵام کە نەبێت خان پلان بی چییە یعنی من خۆم بۆ خۆم وەکو میدیایەک لەگەڵ قسەکەی کا ڕەواجام ینی پلان بیژ نییە لە کۆتایی ئێمە خەڵکی بە خەڵکێکی بەخشندە ناسراوین ئەم حادیسێش هەم سووریا و هەم مسلیش و ئەو ناوچانەی کە شەڕی تیاڕوویە دراوسێمانن بەڕاستی پلان بی چی بوو ینی ئەگەر حکوومەت هێرێم ئەم ئاوارەی نەگرتایەتە خۆی بۆی کە ئەم دیاردانە ڕوونەیە پلانی بی هەیە حکوومەت هێرێم لە ڕووی ئینسانیەوە نەی دەتوانانی ئاوارەکان نەگرێتە خۆی چکە بەڕاستی کاتێک کە ئینسان لی دەقەومێ ئێستا من کە لێم بقەومە یان کەسێک کە لێ بقەومی بێ لە دەرگای ماڵی مندا من ناچارم لەبەروی ئەوە لە ڕووی ئینسانیەتەوە لە ڕووی عورفەوەکە کاگڕاواز ئاماژەی پێکرد کوردداری عرفی کوردەواری خۆمان لە ڕووی چی وارمان گرتی حتا ئەوە لە دینی شەوە بۆمانەوە هاتووە کە کەسێک لە قەوما بوو دەبێت و داڵی بدەیت بەڵام لەو کاتێک کە بە تایبەتی لە دوای هاتنی داعش و لە دوای ئەوەی کەوا داعش دەستی بەسەر ناوچەکە داگرت و جگە لە شنگال مووسڵ و ناوچەکانی بڵێن عێراقیش شارەکانی عێراقیش لێشاوێکی زۆر لە ئاوارە ڕووی لە هەرێمی کوردستان کرد حکومت لەو کاتەوەکەوە نەیتوانێت کێشەکانی خۆی چارەسەر بکە و بیریشی لەوە نەکردیتەوە چکەوە لە شتێکی لە ناکاو بوو فعلەن کتوپڕ بووێ مە چەندەها جار لە بەرپرسانی حکومت جێمان لێ بووە کە بە دوا داچوومان کرێوتیتی من تەوەقعی ئەوەم نەدەکرد کە دەمان پرسی ئەو قەیرانی دارایە لە چ ڕووی داوە بۆ چ دروست بۆ بۆ چ ئەو خەڵکی خۆمان لەو نەهامەتیە دەژیتن دەگوت ئەتوو یەک لەو هۆکارانە بۆ نمونە بوونی جەنگ کە لە کتوپڕ چکە ئێمە بەبیرمان دێ کە چەندجار پرسیارمان ئاراستە کرد چارەسەرێک چییە تەواو وازەح بووین ئێستا بووی کە دیارە جەنگە دراوسێمانە لە ڕووی ئاداب و تەقالیدەوە ئێمە ناتوانین دەرگا لە میوانەکان داخین لیان قەوماوە لە ڕووی ئینسانیەوە ئەمە شوێنەکەیانە بەڵام چارەسەر چییە بۆ کەمکردنەوەی ئەو جۆرە غەدرانە یەمە لەو مامۆستا هەمان پرسیاریش لە تۆ چارەسەر چییە چۆن هەنگاو بنی حکومەت دەبێ بیر لە استراتیژی درێژخایەن بکە کاتێک کە حکومەتە دەبێت خۆی بۆ هەموو حاڵەتەکان ئامادەکاری بکەن وەکو بڵێ حاڵ باشە با لەو سوچا بابەتەکە تۆزێک گەورە نەکەین چکە وەکو پێم وتی دیاردە زۆرە بەڵام من ئەمێ لەو سوچا قسە بکەم چی بکەن بۆی کە لەمە زیاتر
ژنان و خانمان و ئافرەتانی ئەم کەمپانە نەبنە قوربان. دەبێت زیاتر حکوومەت هێرمی کوردستان داوای هاوکاری لە ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان بکاتن کاتێکەوە لێشاوێکی ئاوە زۆر ئاوەرەوە لە هەرمی کوردستان دەکات بخۆی بەو هەموو معانەتە و قەیرانەدا تێدەپەڕێتن دەبێت بەڕاستی ڕێکخراوەکانی ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان وڵاتانی زلهێز زیاتر بێنە سەر ئەم دەستی هاوکاری بۆ هەرمی کوردستان درێژ بکەن. دەتوانێت ڕێکخراوەکانی دەرەوە زۆر تەداخولیم ئەم بابەتاکەن ینی زۆر بەجددی لەو کەیسانە ئەکۆڵنەوە. ئێمە دوو کەیسمان لە کوردستان هەیە ڕفیوجەکان کە ڕاستە و خۆ وەکو ئامانەتی UN UNHCR ناسراون و کەم IDPەکان کە ئاوارەی عراقینە حکوومەتی عراق. ڕفیوجەکانی کوردستان ڕسمیان لەلایەن حکوومەتی عراقەوە نەناساندراون. واتە تا ئێستا حکوومەتی عراق ڕسمیان دانی نەناوە بەهەبوونی پەنابەری سووری لە عێراق. ئەمە کێسی دووەمیان ینی هەمووی خسواتە ئەستۆشانی هەرێمی کوردستان هیچ ڕسمیاتێک بە ڕسمی تا ئێستا دەمی خۆی لێ دزێتەوە ئێمە ناتوانین بڵند خۆلێت زیینەوەی بەڵام ڕسمیاتەکان ئێمە دیارن ڕێکخراوە نێو دەوڵەتەکان بوونیان هەیە لێرە واتە حکوومەتی هەرێم داوای لێکردن و زۆریان لێرە هەن وجودیان هەیە بەڵام بەجددی ئیشیان کردیە بەڵام ئیشکردنەکە بەپێی پێویست نییە بلێشاوی پەنابەر و ئاوارە و کێشەکانی کوردستان و پەنابەران و ئاوارەکان بە ڕێژەیەکی گەلێک زۆرە. ئێمە ئەگەر بەراورد بکەین بەو کێشانەی کە لە ئوردنە یان لە وڵاتانی تر لە تورکایە کێشەیەکی وامان نییە معاناتی کارەساتی زۆر گەورە لەوێ هەیە. ئەگەر بهات بە حکوومەتی هەرێم دەرگاکانی داخستبا ئێمە دەبواە ڕۆژانە شاید حاڵی مردنی بە کۆمەڵ باینە لەسەر ساترەکانی پێشمەرگە. ڕاست دەستخۆش مامۆسا وڵی قوسێکم هەبوو لەسەر ئەوەی ئێمە وەکو لێژنەی داکۆچیکردن لە مافەکانی ئافرەتان سەردانی ئیداری گەرمیانمان کرد بۆ ئاوارەکانی هاوڵاتیانی دووسخورباتوو کە لە وڵاتی خۆیان لە شاری خۆیان لە زێدی خۆیان ئەو هاوڵاتیانە دەربەدەر کرانە ئەوەی کە بەرامبەریان کرایە تا ئێستا ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان ئامادەنینە وەکو ئاوارە لە قەڵەمیان بدەن تا ئێستا وەزارەتی هیجرە و مهاجرینی عێراق ئەوانەی بە ئاوارە نەنووسێت تا ئەو کاتێ ئێمەش بە دووە داچونمان کرد سەرەتای ساڵی باگەکانی 2010 بوو ئەوانە لە وەزعێکی زۆر خراپدا بوو ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان بە پێی پێویست بوویان نەهاتبوونە سەرخەت تا هاوکاری تەنها ڕێکخراوە محەلیەکان زیاتر لەوانەیە کاگڕەواز معلومات هەبێت تەنها ڕێکخراوە باشانی تۆ قسەکانی تۆ ئێستا ئەومان پێڵێ تقریبەن لە کەم و کوڕی حکوومەتی عێراقی و ینی ئەنجامی ئەو کەم و کوڕی و بەکەم سیرکردنی حکوومەتی عێراقیە ئەم دیاردانە ڕوئایات حکوومەتی عراقی کەم تەرخەمە بەرامبەر ئاوارەکان حکوومەتی هەرێمی کوردستانیش کە ئێمە سەردانی کەمپی ئیداری راپەر گەرمیانمان کرد ئەوانش گلەیان لە حکوومەتی هەرێمیشە بوو تەنها ڕێکخراوە محەلیەکان بەدەمیانەوە هاتبوون دەبێت یعنی بەڕاستی ڕێکخراوەنی و دەوڵەتیەکانیش کاتێک کە تو عێراقێک یعنی ئەگەر ئێمە لەسەر ئاستی عێراق پەرلەمان بۆ فشار دروست ناکەن بۆ بەلای یەکەم شان بووین هەمووکو پەرلەمان هەمووکو خانمەکانی ناو پەرلەمانی کوردستان بۆ ئاگاتە لەم ئازارانە نیە بەڵێ ئێمە بۆکو لێژنەی داکۆچکردن لە مافەکانی ئافرەتان بەردەوام سەردانی کەمپەکانمان کردێ بەردەوام شەنگەل سەردانکردن راپۆرتمان خانمێکی ئاواکە لە ئازارێکی راپۆرتمان ئامادە کردیا حکوومەتمان لێ ئاگادار کردەوە جەلسەی تایبەتیمان لەسەر پەرلەمان کردیا یاسا هەبوو زانیتمان خزمەت بەوانە دەکاتن بۆ نمونە ئینفاسکردنی یاسای ژمارە 28 ساڵی 2012 قەدەغەکردنی بازرگانی کردن بە مرۆڤ ئیتیجار بالبەشەر مکافحەتی ئیتیجار بالبەشەر ئەم یاسای لە پەرلەمانی کوردستان ئێمە بەدەستکەوتی دەزانی ئینفازمان کردی قسەکەی من ئەمەیە ئەفو خانم کە ئێوە وەکو پێویست گوێتان لێ نەگیرێ خانمێکی ئەتوانم بڵێم داما و تەمەنی 15 ساڵە شووی کردووە بە زۆریراوە بە پیاژی 37 ساڵ چی لە سەردانەکەی ئێوە بکات یعنی دڵی بەمە ئاو ناخواتەوە دڵی بۆش ئاو ناخواتەوە کە بڕیارێک دەرەکەن وەکو پێویست جێبەجێ ناکرێت ینی هەنگاوی فعلیتان چییە؟ خۆی ئێمە لەسەرمان وەکو پەرلەمان یاسا دەربکەین چاودێری بکەین و نوێنەراتی بکەین ئەمە ئەو شانی خۆمان وەکو لێژنە ئێستاش مایەزال بەرنامەی خۆمان بوو کە لەسەرەتای ئەو مانگەی کەمانجی هەشتێداین ئێمە سەردانی هەموو کەمپەکان بکەین بێ جیاوازی سەردانی هەم کەمپەکانی شاری سلێمانی بکەین هەم هەولێر بکەین هەم ئیداری گەرمیان بکەین هەم شاری دهۆچیش بکەین بزانین وەزعی ئاوارەکان ئێمە بڕیار دەدەکەین ڕاستپاردە دەکەین دەیدەینە دەستی حکوومەت بەڵام لە هەمان کاتدا ئێمە دەبی وەکو لێژنەی پەرلەمانی چاودێری تون بین فشار لەسەر حکوومەت بکەین بزانین ئەو بڕیارە ئەو یاسای ئەو ڕاستپاردانەیەکەوە لە پەرلەمانی کوردستان دەرچۆ کە بەداخەوە لە هەرێمی کوردستان نەیاساکان نەبڕیارەکان نە ڕاستپاردەکان وەکو خۆیانکانە جێبەجێ ناکرێت بەداخەوە هەرە بێ بڵین بەداخەوە مامۆستا سەی دەکرم کە پلانی باجارێکی تر بێڵێمەوە چکە شکێ هەبوو کە ناوەکە و بە غەڵەت دەڵێم جارێکی تر مامۆستا هەنگاوی
فعلی و چارەسەر و ئاسان چییە بۆ کەمکردنەوەی ئەو دیاردەیە؟ بە بڕوای من یەکێک لە ڕێگە چارەکان ئەوێ کەەوە خەڵک هوشیار بکرێتەوە بە تایبەتی لە ڕووی دینەوە چکە خەڵکێکی هێتاوەکو ئێستا کە مەسلەی بەشودانی پێشوەختە لە واهاز دەکەن لە دینە ئەمە دینە ڕێگەی پێداوەکەەوە کچێک ئەگەر بێوێتن شوو بکاتن یاخود باوکێک کچەکەی بە شوو بداتن هەرچەندە تەمەنیشی بچوو بێتن ئەمە دینە ڕێگای پێداوە بەڵام لە ساڵی هزار ئەیوانە ئەفوما مۆساڵی ێستا کە لێرەم نمایندەی قسەی خەڵکم بەڕاستی لێرم ینی منیش پێم وایە و بەشێکی زۆریش خەڵک پێی وایە کاوە و بیزات دینی ئیسلامە کە ڕێی پیاوە کە ئافرەتێک خانمێک کچێک دەردی کاک ڕەواجوتی بە 9 ساڵی شوکات ئەی ئاسڵەکەی چی باش وەڵامی جەنابەت و بینەرانج دەمەوە لە 25 ساڵی 1999 لیژنەی باڵای فتوای شەرعی لە هەرێمی کوردستان باش فتوایەکی دەرکرد ناوەڕێژ فتوایەکە بەو شێوازەیە بە شودانی پێشوەختەی قەدەغە کردووە و خەڵکی لێ ئاگادار کردەوە کەوا خۆیان لێ بە دوور بگرن لەبەرەوەی زەرمەند و قوربانی یەکەمی ئەو بابەتە ئەو هاوسەرگیریە خودی ئافرەتەکەیە باش ئەگەر تەماشای ناوەڕۆکی شەرع و دینیش بکەین بەڕاستین کە تەماشای قورئان ساڵێکی دانادین یعنی وەکو ئێوەکو یەکێتی زانایان و ئەو خافت ساڵ ینی ئافرەتی بە چەند ساڵی دانا بڵێ خۆی دوو ڕاهەیە ڕای یەکەمیان ئەوەیە کە بەشی زۆرینە دەتوانم بڵێم کە ئافرەت دەبین لە پاش ئەوەی کەوا بلوغی بوو دەتوانی وەکو وەلی ئەمر ئەو کچە بە شوو بداتن جا تەمەنی هەر چەندێک بیت لەبەرەوەی شوێن لە بۆ شوێن ڕەنگە جیاوازی هەبێتن بەڵام ڕای دووەم ئەوەیە کەوا دەتوانم بڵێم زیاتر لەگەڵ ڕۆحی شریعەتی پیرۆز ئیسلام دەگونجێتن کەوا ئازادی زیاتری داوە بە ئافرەت بۆی کەوا بڕیار لەسەر ژیانی خۆی بداتن بە تایبەتی لەسەر پرۆسەیەکەوە مەدەل عمر لەگەڵ ئەو پیاوەی دەژیتن بۆیە کە تەماشای ژیانی پێغمبەر دەکەن باش با نەچینەوە تەفاسیلەوە من قسەکەم ئەوەیە بە کورتی باز دەکەم لەوەی خەڵک بزانێت ئەمە دینە باشە ئافرەتێک کاتە خزمەت پێغمبەر باش ئیجازە فەرمی باشە فەرمی گوتی باوکم منی بە زۆر بەشوو داوە پێغمبەر صلی الله عليه وسلم اختیارەکەی داوە دەستی خۆت گوتی ئەگەر حەز دەکەی عقدەکە هەڵدەوشێنیتەوە خۆت ئازادی شود نەکردووە لە پاش ئەوی باوکی هات لە پاشان ئەمە پەیامێکە بۆ تەواوی ئەو کەسانێکەوە لەسەر وەکو دڵی مسلمانن بۆی کەوا بزانن بە شودان بە زۆری جەهەنەمێکە دروست دەبێتن و شریعەتی ئەو خانمە داماوە ینی ئەو خانمەی کە لە ژێر فشاری دایک و باوکو و لە ژێر فشاری عایلە و لە زەختی شەڕا پەنابەرێ بۆ چێ ینی خۆ ئەو سەردەمە نییە یعنی بۆیە منەڵەم ینی هەنگاوەکان جەنابەت وەکو خەڵکانێکی زۆر گوێ لە ئێوەمانان ئەگرن گوێ لە وتارەکانی ئێوە ئەگرن ینی هەنگاوە جدیەکان چییە هەنگاوە ئاسانەکان چییە بۆی کە ئەو ڕێژەی ئەو قوربانیانە زیانە بێت یانی ئەمە بۆ ئامادەکردنی ئەم بەرنمەیە کە هەفتەیەکە خەریکین یعنی زیاتر لەسەر و 20 قوربانی ئەومان هەیە کە نوێیمان تەسویر کردو بەڕاستی ینی هەنگاوە سەرەتایی و ئاسانەکان بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە چیە خاڵ یەکەم بۆ کەمکردنەوە ئاسایی ببوورەکە من واڵم خۆ بەشێکی زۆری ئەو بەڕێزانەی کە لەم کەمپانان پێما بێ کاک ڕەواج زۆرینیان دینیان ئیسلامە وایە دهۆک و ئەوانەی سلێمانی بەڵام ئەوانەی دهۆک زدین بەڵێ زدیەکانی با بڵین لە ژێر سای و سێبەری بەشێکی زۆری ئێستا ئەم کەمپەی کە ئێمە لین لە ژێر سای و سێبەری دینی ئیسلامە ژیانەکە جێمان لە بانگ بوو لە پێش جێمان لە بانگ بوو ڕاستە ینی پێش بەرنامەکەی جێمان لە خاڵ یەکەم و شارکردنەوەی خەڵک کە بزانی ئەمە دینیە ئەمە عورف و عادەتێکە و خەڵک ئەنجامی داتن خاڵی دووەم ئەوەی کەوا خەڵک بزانی بە تایبەتی دایکان باوکان کە بە شودانی پێشوەختە قوربانی زیاتری لێ دەکەوێتەوە ڕاستە ڕەنگە خۆی لە ئەزمەی قورتاری بێتن کچەکە بەدڵیتی یاخود کڕەکە ئەوی دەبێتن یاخود لە بە هەر هۆکارێشتر بیتن بەڵام زۆر جاران کە ئەم کچە شووی کردووە ساڵێک دو ساڵ بەسەر تەمەنیدا ڕۆیشتووە لە پاشان لێک جیابوونەتەوە من کە خۆم گوتم لە لیژنەی ئاشتەواییم لە دادگا کەیسێکم بینی ئافرەتەکە تەمەنی 21 ساڵ بوو لەگەر پیاوەکەی کێشەی هەبوو لە پاش ئەوەی کە پرسییم گوتی ئەوە پیاوی ئەوە ئەنی پیاوی پێشتری شمار ئەو هاو بۆ شێوازی لێ داوای تەلاقی دەکرد گوتم لەما تۆ ئەشوت کرد و پێشتر گوتی بڵێ ئەمە مێردی چوارەممە گوتم لەبەرچی گوتی ئەو کاتی تەمەنم 12 ساڵان بوو باوکم منیدا بەشوو باش گوتی هۆکارەکەی هەموو ئەوەیە کەەوە ژیانی من دۆزەخێک وە تاوەکو ئێستاکە من نەمتوانیوە ژیانی خۆم دروست بکەم لەگەڵ کەسێک بژیم کە بە دڵی خۆم بیتن اینجا قسە و قسەڵۆکی خەڵکیش لەولاوە بۆ سێکاڵن ئەمە چوار جاشووی کردو و چی ئەمە قسە و قسەلۆکی خەڵک ئەدی منداڵێکی لە باوەش بوو ئەمەش هەر قوربانیدانێکی ترە منداڵە خۆی شووی کردووە چۆن دەتوانانی منداڵ بەخێ بکاتن ڕاست دەسەکانە خۆش بێت کاک ڕەواج بە
بیرم نەچێت ئێوە ژمارەی ینی هێڵی گەرمتان هەیە بۆ هەندێک کێشەی کۆمەڵایەتی ئەگەر لەناو ئەم کەمپانان ڕووبات ئێمە لە هەموو کەمپەکان ڕاستەوخۆ ژمارەی هێڵی گەرم نەک تەنها ئیدارەی کەمپ کە ئێمە دەیکەین هەیە ڕێکخراوی تایبەتش ڕاست پێدراون لەلایەن UNHCR و لەلایەن ئێمەوە چاودێری و سەرپەرشتیان دەکرێت کە باشە ژمارەیەکی لێرەوە ڕایگەێنم ژمارەیەکە ینی ژمارەیەکی هێڵێکی گەرم هەیە لێرەوە ڕایگەێنم ئەگەر خانمێک بە زۆر بەشوویرە ئەگەر خانمێک تەحڕوشی سێکسی پێکرا حتا ئەگەر خانمێک لە دەرەوە خەڵکا ویستی وەکو کاڵایەک مامەڵی پێ بکات ئەم خانمە بچێتە چوزانم بچێتە شوێنێکە و تەلەفۆنێک بکات بەتەکیت لە ژمارەیەکێک هەموو شارەکان بە هەموو شارەکان یە تایبەت بە هەموو هەر پارێزگایەکی ژمارەی تایبەتنیە هەر کەمپە و ژمارێکی هەیە واتە بازنەکان بچووکراوت بۆی بتوانین بە پەلەتر بگەین بە خەڵک و سندوقی شەکوا هەیە باش ئەو ژمارەیە لەکوێ بووی کە ئێستا لێرەوە بە خانمان بڵێم ئەگەر مشکلەیەکانە بوو ئەو ژمارەیە لەکوێی کەمپەکە یان ئێستا ئێمە نزیک ئیداری کەمپ لە ئیدارەی کەمپ لە شوێنە گشتیەکان لە قوتابخانەکان ژمارە هەڵواسراوە لەگەڵ ژمارەی پۆلیس ئاسایش ئەوە ڕوبەڕووبوون هەر پۆلیس و ئاسایشی ناو کەمپەکە با ناو کەمپەکە بەدەستخۆشیەوە برادرانی پۆلیس و ئاسایش دەورێکی زۆر باشیان دیتووە بۆ گەورە نەکردنی کێشە کۆمەڵایەتیەکان لە ناو کەمپەکان کە ڕەنگە ئەگەر ئەوان و ئێمە و برادران و یاساکان و هەموو پێکەوە نەبووینە کێشەی زۆر گەورەتر دروست دەبوو باش دەبوو بە دیار باش دەست خۆش من ئەمێ لێرە ئەوە بڵێم ئەفو خانم قسە بکەم لێرە ئەمێ ئەو بڵێم بۆ خانمانە تەلەڤیزۆنیان هەیە هەمووان هەیتیان باشە ئەگەر بینەری بەرنامەکەن بۆ خانمە بەڕێزاناڵم کە لە کەمپەکانی کوردستانە ئاژین هەر ڕوبەڕووی هەر کێشەیەکە بنەوە ڕوبەڕووی هەر بە زۆرە مەلیەکە بنەوە ڕوبەڕووی هەر تەحڕوشێکە بنەوە ڕوبەڕووی هەر زۆرە ملیەکردن و بە زۆرکردنە بنەوە بۆ زەواجکردنیە کە خۆتان رازینە بن کە بەپێی شەرع و بەپێی قانون و بەپێی دابوونەریتیش ڕێگە پێدراونیە ئەتوانن سەردانی ئیداری کەمپەکان بکەن بۆی کە لانی کەم پارێزراو بن لانی کەم مافتان پارێزراو بێت دوور بخرێنەوە لەو ژینگەی کە قەرارە بە بێویستی خۆتان بۆتان دابنرێت ویستە بڵێکی خانم وڵا کاک دەروون دەمی و شتێک ڕاست بکەمەوە بە ئەوە لەو بەرنمەیە نەڕواکەی مەشمیوانی ئەو بەرنمەینە کە ئەو ژیانی ئێستا و ئاوارانە تێیدانا ئەو هاوڵاتیە بەڕێزانە ئەو ژنە بەڕێزانە ئەو نەهامەتی و ناخۆشی ناڕەحەتی دەبێت دین بەسەریدانە سەپێندا نەی سەپاندێ بەسەریان بەڵکو دەسەڵاتە دیکتاتوری یەک لە دوای یەکەکان زوڵم ستە و هەڵبەتە منیش قسەکەی من ئەوە نەبوو کەوتم نەمود خوانە خواستە دین سەپانوێتی بوتم ئەو کەسانەی و باوکەی کە لێرە بە زۆر شەکەی ئەیا بەشوو دینەکەی ئیسلام مستەمی دەسەڵاتە دیکتاتۆریەک لە دوای یەکەکان و تەسفی حساباتی و بەرژەوەندی وڵاتان و ئەوەیە ئەو ژیانی بۆ ئەو هەموو خەڵکەوا دروست کردیە بەداخەوە لەم وڵاتە لەم وڵاتە هەژارانە کاک بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەداخەوە ینی سەیرەکەی دەسەڵات دیکتاتۆریە ئەم هەموو دیکتاتۆریە لێرە کۆبۆتەوە ئەم هەموو دیکتاتۆرە لێرە کۆبۆتەوە بەڵام بەداخەوە لە ناو خێزانەکانیشە نێرینەکانە بنەوە بە دیکتاتۆریی تر بەسەر خێزانەکانیان بەداخەوە ینی ئێمە کێشەکە ئەوەیە پێکەوە دەبی هەموو کاری لەسەر بکەین ئەگەر هاتوو بە یاسایی کرا 9 ساڵ حەقی شوکردنی هەبیتن ڕێکخراوەکان چەند کارشی لەسەر بکەن زۆر ئێستا ئەگەر 9 ساڵیش 10 ساڵی شوو بکاتن لە دادگا تۆمار ناکرێ بەڵام کەسێک هەیە مامۆستایەکی ئاینی بکە بەداخەوە لە دەرەوەی دینی ئیسلامیشە ئەو دیاردەیە کە ئێمە ئاگادارین و دەیبین و مامۆستا بەڕێزش باش دەزانێت ڕاستە ڕەنگە تەداخولیشتن ڕێتان نێن پێویستە ئەو خەڵکانە ئاستی هۆشیاریان زۆر بڵند بکرێ و مامۆستاکانی ئاینی ئەوانەی کە بەناو خوان کردوتە مامۆستای ئاینی ئەو حەقە بە خۆیان دەدەن ئەو ژیانە دۆزەخە بۆ خەڵک دروست بکەن کە لە ئاینی پیرۆزی ئیسلام نییە پێویستە کار لەسەر ئەوانە بکرێت ئەو کەسانە نەهێڵدرێن ئەو حەقە بە خۆیان دەستخۆش وا نزیکی کۆتایی بەردامەکە بینەوە ئەمەوێ هەر یەکە و لە لای خۆمانەوە هەنگاوی شخصی خۆتان چییە وەکو ئەمە ناکەین بە دوای قسە دوای ئەمایکە ینی هەنگاوی شخصی خۆت چی وەکو خانمێک پێشتر دواتر وەکو ئەندام پەرلەمانێک دواتر وەکو لە ناو پەرلەمانە جێگری سەرۆکی لیژنەی داکۆشیکردن لە مافەکانی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان هەنگاوی فعلی خۆ دۆکو مرۆڤێک چییە و هەنگاوی پۆستەکەشە چییە؟ بەڵێ سەرەتا وەکو خۆم کە زۆر لە بوارە ئیشم کردیا پێش پەرلەمانیشم وەکو چاڵاکوانێک لە بواری ئافرەتان کارم کردووە بەردەوام لە هۆشیارکردنەوەی ئەو خەڵکە بوویمە بۆی مافە شەرعیەکانی خۆی بزانین باش با من یەک پرسیاری تۆزێک تایبەت بکەم ینی تایبەت نییە بەڵام تایبەتی میهەنیە ئەو داکۆچی کە لە
خانمێکی ئیسلام دینیەکەی هەمان داکۆچیەکەی لە خانمێکیشکە یەزیدی بێ بەڵێ و پێشت دەڵێ من یەکێک لەو پەرلەمانتارانە کە لە لێژنەکە وەکو لێژنە لە کاتی ئەو ڕووداوە ئەو تاوانە گەوری کە بەرامبەر حەق دەرحەق بە ئێزیدیەکان کرا من یەکێک بووم لەنەوانە حزورم هەبوو بۆ ماوەی 5 ڕۆژ لە شاری دیۆک لەناو کەمپەکان دەسوڕامەوە دواتر یادداشنامەیەکم ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کرد داوای قەرەبووکردنەوەی ژنانی ڕزگار بووی دەستی داعشم کرد ئەو ژنانە ژنی مسلمانن ئیسلامن هەڵبەتە من پرسیارەکەم ڕوبەڕووی جەنابەت نەکرد وەکو شەخص بەڵام تۆزێک ئەم شتە مرۆڤایەتی لە لای من مرۆڤایەتی ڕوڵ دەبینی زوڵم هەر زوڵمە ستەم هەر ستەمە جا ئەگەر لە مسلمانێک بکرێت لە ئیزیدیەک بکرێت دەبێ من وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک وەکو ژنێک وەکو چاڵکوانێک دەبی بەرگری لێ بکەم و دیفاعی لێ بکەم دەستخۆش مامۆسا نایکەین بە وتەی ئەخیر دوای ئەمە وتەی ئەخیرتان لێ وەرەگرم وەکو مامۆسایەکی ئاینی وەکو شخصێکیش وەکو کەسێکیش مثلەن ڕۆژێ لە ڕۆژان مامۆسایانی ئاینی یعنی ئەمە بکەی بە داوایەک لیان من لێرەوە داوایان لەکەم ینی مامۆسایانی ئاینی بەدەر لەو مینبەرەی کە بانگێکی لێوەیرا مثلەن مامۆسایانی ئاینی لە خۆیان بورا و نیوەڕۆیەک ئێوارەیەک ئەسرێک سەردانی چێم کەمپانە بکەن لە گیر و گرفتی ئەو خەڵکە بکۆڵنەوە چوزانم هەندێک قسەی خێر بکەن بە وتەی خۆتان شتی وا کراوە من وەکو خۆم بڵێ تاوەکو دوا سنووریش چوونە سەردانی ئاوەرەکانمان کردووە ئەوە ئەوەندەی پێشمان کرابیتن لە ڕووی تەوعیەوە وشیاریکردنەوەی خەڵک بە تایبەتی لە بابەتە هەستیارەکانە کە ئەمەشانی کە لە بابەتە هەستیارەکان بەڕاستی مەسلەی بە زۆر بە شودان من پێشنیار دەکەم لە بۆ حکوومەت و لە بۆ وەزارەتی ئاوقاف و یەکێتی زانایان ڕەنگە هەندێک کات کەس بەشوو بدرێتن کەسێک لە دەرەوەی دادگا ئەم کچەمارە بکاتن بە ناوی مەلایەتی پێویستە ئەمە بە یاسا ڕێک بخرێتن کە هەر کەسێک ئەم کارێک کرد ڕوبەڕووی یاسا بێتەوە و ئیزراعاتی یاسایی لەگەڵ بکرێتن لەبەرچی لەبەرەوەی زۆر جاران خەڵکانێکی زۆر پەنا دەبەنە بەر مامۆستایانی ئاینی بۆیکەوە کچەکەیان بەشود دەن بێ لە ماڵەوە مارەی بکاتن تاوەکو 2 ساڵ 4 ساڵیش ناچنە دادگا بۆیکەوە لەوێن دەرعەقدەکە دروست بکەنەوە پێویستیان پێ نییە بەڵام ئەگەر ئەمە بە یاسا ڕێکخرا کە بینیوشمانە بەڕاستی هەندێک کات کەسێک هەوە وەکو مەلا وەکو پیشەی مەلایەتی بەڵام لە ئەساسدا پیشەکەی مەلایەتی نەبووە تا لە ناو خەڵک بە مەلا ناسراوە ئەگەر کەسێکی وا کارێکی وای کرد پێویستە لێ پێچنەوەی توندی لەگەڵ بکرێتن لەبەرەوەی لەبەر بەرژەوەندی خەڵک بۆیکەوە ئەم نەهامەتە زایشتر بەسەر خەڵکانێتەوە بە پێویستی نازانی لە ناو ئەو کەمپانیی کە ئیسلام نشینن با بڵێن شوێنێکی شەبێ بۆ ئێوەمانان وەک چۆن سنتەرێکەیە بۆ توێژەرێکی کۆمەڵایەتی چۆن پەرلەمانتارەکان سەردانەکەن شوێنێکی شەبێ ژوورێکی شەبێ بۆ ئێوە کە بە ساپتی لێرە بنیانی خۆ ماشەڵا ژمارەی مامەسا و مەلای ئاینی لە کوردستانە ئێجگار زۆرە پێم وایە کەمپەکانی ژمارەیان ئەوەندە زۆر نییە وجودتان هەبێ لێرە بۆی کە زیاتر یعنی بەرنامەیەکی 50 دقەیەمان کردو لەناو ئەم بەرنامە 50 دقەیە ڕەنگە چارەکێک بۆ 20 دقەی بەرجەنابەکەوت بێ ینی ڕەنگە ئەم چارەکە بۆ 20 دقەیە نەگاتەوەی کە ئاستی ڕۆشنبیری باوچێکی خانمێک تێرکات و بیگەێنێتەوە قەنەعەتی کە غەڵەتەکە کچەکەی لە تەمەنێکی مناڵیانی پێت باش نییە وەکو پێشنیارێک شوێنتان هەبێت لەم کەمپانە پێم باشە وا هەز دەکەم کاگڕەوات زیاتر معنی بۆ باوتە ئایا مامۆستایانی ئاینی وەکو باقی شوێنەکانیتر لە ناو شارە خان و شوێن و مەکانیان هەیە بۆ کە لە ناو کەمپەکان بینێنەوە یان نا و هەز دەکەم هەیە ئەگەر هەڵە نەبوو یاخود بەلایانی کەم وتاری ئاینیان هەیە مەسن هەفتانە جارێک دێن باش وەختی بەرنامەکانەما کاگڕەوات دو قسە چییە چۆن دەستکەین بە کەمکردنەوەی یعنی تۆزێ مبالغەیە بڵین بنبرکردن بەڵام کەمکردنەوەی ئەو قوربانیان ئێمە هۆکاری ئەو کێشەیە بۆشاییە کە لە بابەتی یاسایی و ئابووری و کۆمەڵایەتی لە دامەزراوەکانی پەروەردەیی و هەروەها لە قەزایی و لە کۆمەڵایەتی پێویستە لەم سێ بەشە بە وردی کار بکرێت هەموو پێکەوە کار بکرێت ئەگەرنە لە حاڵەتەوە دەبتە دیاردە لە ناو کەمپەکان ناڵێم دەرەوەی کەمپەکان و شارەکانی هەرێمی کوردستان پێویستە کار لەسەر ئەوە بکەین خەڵکێکە هوشیار بکەینەوە و هەروەها یاساکانش ئەوانەی کە کێشە دروست دەکەن گۆڕانکاریان تێدا بکەین کۆمەڵێک خەڵکمان هەیە لە کوردستانەوە ئەو خەڵکی ناو کەمپ کە ئاوارەکانی مووسڵن یان شوێنەکانی تری عێراقن
خوازبێنی دەکەن و هاوسەرگیری دەکەن و لە دەرەوەی یاساکانی کوردستان یاساکانی عێراق بەکاردێنێ بۆ ئەو باشترە لە کوردستان ناتوانێت ئەو یانێگەرە و یاسایی جعفەری بەنای جعفەریەوەی کە خوێنەوەی یەکەمی بۆ کراوەکە شەرعەت هەیە بە شوکردنی ئافرەتێکی 9 ساڵ ئەگەر بەپێی ئەو یاسایە تعامل بکەن لە ناو کەمپاکانە و لە ناو کوردستانە دواتر ئەمە دەبیتە کارەساتێکی زۆر گەورە ئۆتۆماتیکیان و بەبێ شاردنەوەیەک دەبێتە بازار تۆ قسەکەت ئەوەیەک مادەم لۆکیشنەکان مادەم جوگرافیای ئەم ئاواران لە کوردستان هابێ بە یاساکانی کوردستان پێویستە یاساکانی کوردستان بەکاربێنە بەغدا عفۆن ئەوەمان ڕەفز کردەوە وەکو لێژنە ئیدانەمان کردیا و ڕێکخراوەکانیش و شەقامیش و مامۆستانی ئاینیش ئەوەی من زانیاری هەبی لەسەر ئەوە هاتن باشە دو قسەت بە کورتی چکە وەختم نەما بە کورتی پێویستە هەمومان پێکەوە هاوکار بین پاڵپشتی یەکدی بکەین بۆ ئەوەی ئەم حالەتانە نەبێت بە دیاردە و ڕنگ نەداتەوە بۆ ناو شار و پارێزگاکان و کۆمەلگاکانی کوردستان دیاردەیەکی زۆر خەتەرناکە ئەمانە ناتوانن منداڵێک پەروەردە بکەن ئەم منداڵانە ناتوانن منداڵێک پەروەردە بکەن کە لە داهاتوودا کەسێکی تەندروست بیتن و سەر ئێشە بۆ کۆمەلگا دروست نەکات دەسەکانی خۆش بێ و زۆر بەخێربیت کەژاڵخان دو قسەت بە کورتی بەڵێ من دەڵێم هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان پەرلەمان ڕۆلی خۆی ببینی لە دەرکردنی یاسا تەنزیمکردنی کارەکان بە یاسا لە ڕۆلی چاودێریکردن بۆ نمونە ئێستا من لە راپۆرتەکەی ئێوە کە باسی لە تەمەن 16 ساڵی کرا کە لە هەرێمی کوردستان هەموار کرایتەوە ئەوەی ئێمە زانیاریمان لەسەر هەیە حاڵەتی ئیستیسنا هەیە ڕێگە بە دادوەرەکە دەداتن دادوەرەکە مارە برینەکە لە بۆ بکە ئەگەر نا بە ڕەهایی نییە بەڵام ئەوەی کە ئێمە بیستمان واتە سەور دەکەم کە کرایتەوە لە بۆ هەموو کەس بۆ هەموو دادوەرەکان هەرچی بچی تەمەن زەواجی و بەکر بکە دادگاری بۆیە بندەبی بە دوا داچوونم بە تایبەتی لۆ فەقەرەیە زیاتر بکەی وهروها پەرلەم حکوومەت ڕۆلی خۆی ببینیتن یعنی بەڕاستی دەبی دام دەستگای ئەو کەرستانەی کە بەڕاستی دیفاع لە بەرگری لە ئافرەت دەکات لە ژن دەکات لە منداڵ دەکات لە هەرێمی کوردستان هەر بە یاساکانیش و هەر بە کەرستەکان و دامەزرا و دام و دەستگاکان لەگەڵ سەردەمی ئێستا دادناگونجێت دەبی حکوومەت گۆڕانکاری تێدا بکە و پلانی استراتیژیشی لە بۆ هەبێتن وەروەها ڕێکخراوەکانی محلی ناوەخۆ بە ڕێکخراوەکانی کۆمەلگانی دەوڵەتیش دەبی بەڕاستی ڕۆلی کاریگەریان هەبێتن و ڕاگەیاندنیش ئێمە زۆر کات کەیسەکان لە ڕاگەیاندن دەبینین تەنها ڕژاندنی لە بۆ دەکرێت تەنها باز دەکرێت بەڵام مەلەفەکاندا بۆچوونی جەنابەت باشمان کردوکان بەرنامەیەمان لەسەر ئەم دیاردەستا خۆش بی و دیاردەیت کە شێدەی بەرنامەی تریشی لەسەر بکرێتن بەڕاستی ئەگەر ئەم حاڵەتانە وەکو دەڵێ ڕێگری لێ نەکرێ پێشی لێ نەگیرێتەوە دەبێتە دیاردا و تەطبیع دەبێ ڕەندەداتشی پیرێ بە باو تەطبیع دەبێ ڕەندەداتەوە لە لای خەڵک دەبێتە باو خەڵک دەیکاتن جێبەجێ مامۆستا دو قسە داوا لە تەواوی ئەوانە دەکەم کەوا گوێبیستی ئێمە دەبن وجدانی خۆیان بکەنە سەنجی مەحەک ئیسفادە نەکەن لە بار و گوزەرانی ئەو خەڵکێکەوە ئاوارە بووینە بۆی کەوا داخوازیان بکەن یاخود ژنیان لێ بخوازن لە بەرەوەی بار و گوزەرانیان لەو پەڕی خراپیدایە و زۆر جاران ئەوان خۆیان ناڕەحەتن لە دەست حاڵ و باڵ و ژیانی خۆیانەوە لە دوای دەرچەیەک و فریادڕسەی دەگەڕێن زۆر جاران ئەو کەسێکەوە دێتە داخوازیان ڕەنگە سێ تەمەنی خۆیان هەبیتن بەڵام ئەوان بە ناچاری کەسەکانی خۆیان پێدەن با ویژدانی خۆیان ئاسوودە بکەن با یارمەتیان بدەن با لایانی ئینسانی خۆیان لەبیر نەکەن دەستەکانە خۆشبی وەڵانیوەی ئەو قسانە و کە من پلانم بوو بیکەم منیش بەڕاستی قسەکانی لە کۆتایی بەرنامەکە قسەکانی سەی دەکرم کەپرانی دووپاتەکەم و ینی ئەگەر دۆخێکی ناهەموار هەیە باوکێکی بەدبەخت لە ناو سەخفێکی جەمەلۆنا کچێکی خۆی بووە بە تەوەقلی تۆی پیاو هەڵقۆزەرێک مەبە بۆی کە لە پێناوی خۆشی خۆتە دۆزەخێک و جەهەنەمێک بۆ ئەو کچە جوانە دروستکەی کە تازە بە تازە ئەوێ هەنگاوی ژیان بنێ کاتێکی خۆش هیوادارم دەروون و دیاردێم جارە دەستی خسبێتە سەر برینێک و هیوادارم ئێوە ژوک و بینەر و لایانی پەیوەندیدار و حکومەت و ڕێکخراوەکان و ئەو بەڕێزانی کە لەگەڵمانە ئامادە نەبوون لەم کەیسانە بکۆڵنەوە بۆی کە وەک کاک ڕەواج باسی کرد لە حاڵەتەوە نەبنە دیاردا کاتێکی خۆش.